ژیان پڕێتی لە ئەزمون و تاقیکردنەوە ئەکرێت بەشێک لە ڕاستیەکان لە دەرەنجامی گەشتێک یاخود بینینی وڵاتێک بۆ ئەزمونانە بگەیت و هەندێکیش ئەکرێت لە ڕێگای خوێندنەوەی کتێب پێی بگەیت و ئەمە ئەکرێت ببێتە دەستپێکێکی گۆڕانکاری چونکە لەوانەیە لە دەرەنجامی کتێبێک فێری ئەزمونێک بیت یاخود ئەزمونی چەند ساڵی نووسەرێک بکرێتە بەردەست شکرێت لە ڕێگای گەشتێکەوە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانت کە گەشتێک دەکەیت فێری گونجان بیت فێری ئەوە بیت کە کەلتوری وڵاتان شارەزا بیت فێری ئەوە بیت کە شوێنی نوێ ببینیت ئەمەش ئەکرێت دەستپێکێکی گۆڕانکاری گرنگ و جوان